چەند ساڵ دەبی لە بازاڕی؟ والله لە سی بە پشتەوەیە. سی زیاترێنی ئارێ والله قەلب ساغ یارم. خۆش بیا خۆ ئیمان سەلامەت بێ. ئامین ئەجمعین. ئێستا بازاڕەکە چۆنە؟ والله بازار کوبرێ ئەوها زعیفە. کوی برێ خراپە؟ ئارێ والله کوبری خراپ. باشە. بەس پیاو نابینا ئومێد بی لە کەرێمە خوای. دەبی قەنەعاتی هەبی. دەبی ئینتیزاری ڕحمی خوای بکەیت. ئێستا ئەوەی کە دەیفرۆشی بەشی بژێ ژیانت دەکا یان جارێ بەش ناکە؟ نا والله بەش ناکە. نا بەخوای بەش ناکە. ئەدی ئەوەی کە بازار نییە ئەوها دانیشتووی خەریکی چی زیاتر دەکەی؟ والله تەزبیعشی بەدەستەوە دەبینم لەوانەیە ذکر بی. والله جا ئەوەی لەدەستم بێ ئینشاءالله قسوود ناکەم هەر ئەوە هەوایی دیکە هەر کەسابەتەکەش هەر هەوا بەتاکید کەسابەتەکەش پێویستە وەنیا؟ پێویستە بژێوی ژیانی هەدی. ئەوە چ وەخت دەی چ وەخت دەگەڕێەوە؟ بەخوای تقریبا لە دەوری 8:30 و ئەوە 9 دێمە ئێرە. ئێستا بازاری توش پەیوەندی بە مەعاشی هەیە کە مەعاش بێ باش بی؟ ئارێ والله ئێرە و ئەدو حاسمان چەندێک دوورە ئەودا دیوژی پێوەیە. ئەوها ئەدی ئەگەر تو دێ بازاری ئەگەر 5,000 نردوێ نەبی یاخود 10,000 نردوێ نەبی چ ئەبێەوە ماری چ دەکڕی؟ ڕاست.